هفکارا من آلا شالی لپاریس هفپیوینک لگل پروفسور دکتر حمید بورزستان انجام دا. دکتر حمید بورزستان مروفه کی گله کی هجای براستی یعنی رونق بیره کی تماما دیگهیشتیه و دور دبینه ولات پاریزه نشتمان پروره یعنی جنیزیک و روشا کردان دشو بینه به طایبتی دوی دمه دا روش آوای کردستانی دکتر حمید بورزستان دبیجه حکومت سوریه حکومت که جهادیه وج حجده ملیسان پیکته گروپین جهادی و یعنی همو جهادی ند بیجه همو نه جهادی بنجی باشه که مثلا جوان گروپین چکدار جهادی نه مروف نکاره باوری خوبان گروپین چکدار این جهادی بینه هر وقت بیجه کردین روجاوا نبتنینه کردین دیاسپورا و کردین باشوری کردستان و کنگرسمان امریکی لپشت وانن دکتر حمید دیار کرد که دیپلماسی روز آوای کردستان ضعیفه لاوازه و پیوسته باشوری کردستان جی بر پرسیاری دیپلماسی روجاوا باویجه سرملی خواه دبیجه پیوسته کرد سازین خوین سویل سازین خوین سربازی عسکری جی بپاریزن بەڵێ سلااوان لێبێ من ئێستا لە فەڕەنسا لەگەڵ پرۆفیسۆرێکی زۆر ناوداری هەم لە فەڕەنسا هەم لە هەموو جیهان ناسراوە بەڕێز پرۆفسۆر دکتۆر حەمید بۆرزئەرسەلان نووسەرێکی ناودارە کەسایەتێکی ناسراوە من دەمەوێت چەند پرسیارێکی ئاراستە بکەم لەسەر دۆخی ئێستای ڕۆژاوای کوردستان هەم ڕۆژهەڵاتی کوردستان مامۆستا گەلێک سوپاس بۆ ئەم چاپێککەوتنە مامۆستا بەڕێستان لێرە وتارێکی گرنگتان پێشکەش کرد دۆخی ئێستای ڕۆژاوای کوردستان ڕۆژهەڵاتی کوردستانتان باس کرد ئەگەر بچین تەماشا لە سەرچا باسی ڕۆژاوای کوردستان بکەین ئەو ڕێککەوتنی نێوان هەسەدە و ڕۆژاوی کوردستان و هەم هەروەها حکوومەتی سووریا تا چەنێ ئەمە گەرنتیە کە مافی کورد نەفەوتێ و کورد دەبێت چی بکات گارانتی نیه جبر که حکومت سوریه ایرو حکومت که جهادیه تخوازه سوریه بکه وک امیرات اسلامی حکومت نیه مرد بیش حکومت سوریه لشکر سوریه لبل 18 میلیسنه هنیک جوان میلیسان گردای ترکیه نه هنیک جوان راستی جهادی نه هنیک جوان انفال دانه توازن غنیمت بستینن لما گره مرم نکاری باوری خو بان بینه و مرم نکاری باوری خو به ترکیه بینه و مخابن مرم گره زانبه کو مرا نکار باوری خو به امریکا بینه لبله کرد به چارنن دستوانده دیاسپورایه قوتی که دیاسپورایه دنگی که دیاسپورایه کردستان باشوره کردستان باشور عالی اخلاقی دازی عالی ولادپری دازی راستی رول که گلک مزن لیست و اساسیان امزانی که گله کنگرسمن و کنگرس ومن امریکایی هنه مثلا گراهام رولی که پر مهم نیست یعنی قنال دیپلماتیک کردستان روجاوا هیه او قنال گره بکارانه مامۆستا باسی ڕۆژاوای کوردستانت کرد کە ئەوان هەن بەڵام ئەبێ کورد چی بکە کە گەرنتی لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا وەربگرێت وەک بینیت لە منشن کورد ڕۆڵێکی گرنگی هەبوو لەگەڵ بەرپرسانی جیهان کۆبوونەوە ئەبێ کورد ئیسە چی بکە کە بتوانین ڕێگە نەدەین جارێکی دیکە کۆمەڵکوژی بەسەر کووردا بێت و چۆن بتوانن ئەو مەرجانی کە لە ڕێکەوتنەکە هەیە سەپاندنی زمانی کورد لە ڕۆژاوی کوردستان تۆن بتوان جێبەجێ بکەن بله گره دیپلماسی کرد تنه دیپلماسی وقتک نبن گره دیپلماسی کرد دیپلماسی که دائمی به او امزانی که روجاوا ام همید دلیم روجاوا دایه ایرو قلب کردستان روجاوات کرده 35 سال بره باشور بون ایرو روجاوایه ل دیپلماسی کردستان روجاوا ایرو گلک ضعیفه گلک مهمه که باشور دیپلماسی مسئولیت دیپلماسی روجاوازی بگیری استخو به امریکا را تماس شرطه امریکا را تماس شرطه هم حکومت امریکا را روبیو را له همزی وقت مگوت سناتوی امریکا را کنگره امریکا را تنه گرنیش بیر وکرن جبر کو مسئله کو اتاکه تی بیر وکرن 4 هفته 6 هفته 7 هفته پاش مرم نزانه چد به و مرف گره باوری خو جاری که تزید بجم باوری خو نب شامه بینین نزی به انقره بینین باشە ئەی کورد ئەبێ ئێستا چی بکە بۆ ئەی بتوانێت ئەو مافانی هەیەی لە دەستی نەدات یاخو مافی زیاتریشی هەبێت هنی مافی هەیە ئەو ماف مهمە مافی وان هەنە هەنی عسکری وانەنە لەشکری وانەنە ئەو لەشکر گەرە بێن پاراستن و مؤسسه کوردانەنە مؤسسه کوردان گەلێکن هەر کەس بێژێ کورد
گری لایوان هنه جنی کردان و مری کردان شهر دابون لبل کرد بلدیه وان زنه کرد کتابخانه پرتقالی وان هنه کتابخانه وان هنه مکتبی وان هنه کرد üniversite وان زاننگاه وان هنه کرد وشانخانه وان هنه گره اوانا بین پاراستن و هر کسی را بیجن avrupa را امریکا را بیگوتن اوانا müessese sivilen ev müessese meşrune ev müessese gere بین پاراستن باش ئەی ڕای گشتی فەڕەنسا و فەڕەنسا چۆن ئەتوانێت زیاتر پشتیوانی کورد بکە فرانسا رای گشتی gelek pişkirtiya Kurdan tike. Hükümeta Fransa gelek pişkirtiya Kurdan tike. Ev bu 35 sal olsan ki pişkirtiya Fransa jboy Kurdistan'ı ba anfale despekir. Jboy vakti hatta Euro Fransa alikariya Kurdan tike. Bavarım ciye grantrin Amerika'ya gere grani bidan Amerika'ya. سەبارەت بە ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا بەڕێستان دۆخەکە چۆن هەڵدەسەنگن ئەم شەڕە درێژخایەن دەبێ لە بەرژەوەندی کورد دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەمە چۆن هەڵسەنگانی بۆ دەکەن اما وی نزانین دبکو سه هفته دوام بکه دبکو دو هفته دوام بکه تنه پاشه دشت بقوی ام نزانین تشت خراب ده او بکو شر İran ari askeri de tek bir şey le rejim serpiyam bine eğer rejim serpiyam bine ev jboy Kurdan zekhrabe u jboy hemmi demokratın İran zekhrabe alternatife dudan ke per khrabe ev zewe ku şah jarze kedin vere serkar şah Cumhuriyet mahabat evbun ki Cumhuriyet da Qazi Muhammed Ata idam kırın, Brayi Ata idam kırın, diye Kurdan gerek kar kırın, nasyonalizmi ki per kurta pehleviyanda yani evdi felakete ki mazene Euro bu bağırmış bu tiştimiyim eve ku em karbin adik ve hevkirna Kurdin rojalat بپارێزین ئەو هەر پێنج پارتی ببوون یەک بوون ئیتفاقێک چێکردن ئەو ئیتفاق گەرە ببە ئیتفاقێکی پراتیک دوان gelek mühime kınabeyna başur u rojalata münasebeten gelek kurtabın. U duyu da zibavarım gere diplomasiya başur rojalat papareze. Bebe diplomasiya rojalat. Siberku rojalat imkanı vantene parti wan zayıfın şah per kuvvete yani kore şah per kuvvete gerek Kurd hatta ki rojalat imkan çebke bu imkanı xoşeke gerek başvuru alikariya wan bike. پرسیان بە بەڕێستان ئەوێ ڕۆڵی ئەوروپا چی دەبێت لێرەدا لێرە چۆن دەتوانین زیاتر پشتیوانی لە ئەوروپا وەرگرین او gerek rol diasporaya gerek diaspora rolü kipir aktif bileyze mesela Almanya 6 gelvekili Kurdane parlamento Almanya'da Sued'da 5-6 gelvekilene vezir-i müdafaa Hollanda'yı Kurde Britanya'da her tüm veziri ki Kurde'ye yani diaspora karı rolü ki gerek aktif bileyze ve mugot Jean Grand Euro Amerika'ya ئەی ئەمریکا لەو باوەڕێدا جاری کە ئێمە پشت لە ئێمە نەکەن چی بکەین کە پشتمان لێ نەکەن gere lobi hebe gere diplomasiya Kurdan le Washington'a gerek kurtbe gele başur her tim deriye wan bxe deriye hemi senatoran bxe deriye Rubio bxe hatta ki rojava diplomasiya xod peştebke hatta ki rojalat diplomasiya xod peştebke gere rola başur gelek mühime Serok Mesut Barzani role ki Ali manevi de gelek mazandayız Neçirvan Barzani role ki gerek mazandayız ev u itibara ona navnetevi gerek bilende yani prestij ona navnetevi gerek bilende evye gere zedetir ben مامۆستا gelek سپاس کە لەگەڵمان دابی زۆر سپاس دەکەم هەر بژی مامۆستا بەڵێ زۆر سپاس کە شەکەڵمانەوە زۆر سپاس